ئەسدەی غەڵاتێکم حەزەکەم کە ئەم غەڵاتێک کرد پێ بکەنن. دەنگدەرانی یەکێتی لە بافڵتاڵەبانی تووڕەن سەرۆکی یەکێتی دەنگی کوردی بەڕێیان کلدانی فرۆشت. با ئیمڕۆ تۆزێک بە من پێ بکەنین چونکە ئەسدەی مەحاوەڵەکەم بە بادری تاخەفەم. ئەسدەی غەڵاتێکم حەزەکەم کە ئەم غەڵاتێک کرد پێ بکەنن. لە هەڵبژاردننی پێشوودا یەکێتی نیشتمانی کوردستان بە گوشار و زەختێکی زۆر دەنگدەرانی تایبەتی لە سلێمانی ناچار کرد دەنگ بە کاندیدی ڕێیانکلدانی بدەن و بەم شێوەیە یەکێتی بووە هۆی سەرکەوتنی بربژێری ڕێیانکلدانی سەرۆکی بزوتنەوەی بابلیۆن و ڕێکخراوی ژێرباڵی حەشتی شعبی. ئەمجارەش سەرۆکی یەکێتی دەیەوێت لە ڕێگەی دەنگی ئەندامانیەوە لە دهۆک دیسان کلدانی سەر بەخات و دەرچوونی کاندیدیە و بزوتنەوەیە بۆ پەرلەمانی عێراق مسۆگەر بکات. ئەمە لە کاتێکدایە کە گۆران جبرەیل حەسەن ناسراو بە گۆران شەی جبرەیل کاندیدی یەکێتیە لە بازنەی دهۆک بەڵام لەلایەن بافڵتاڵەبانی و حیزبەکەیەوە پشت گوێ خراوە. ئەمجارە بافڵتاڵەبانی هیچ بانگەشەیەکی لە دهۆک ئەنجام نەدا لە ڕاستیدا پێویستی پێی نەبوو تەنانەت گرنگی بە کاندیدی خۆی گۆران شەهید جبرەیلیش نەدا چونکە نە کاندیدەکانی و نە لایەنگرانی حیزبەکەی لە دهۆک هیچ گرنگیەکیان بۆی نەبوو. گرنگیەکە لە مامەڵە پێشوەختە ئەنجام دراوەکەدا بوو. ئەو مامەڵەیەی بەڵگە ئاشکراکراوەکان دەری دەخەن کەم جارە یەکێتی نیشتمانی کوردستان لە دهۆک دەنگ بە کاندیدی کۆتای مەسیحیەکان دەدات و دەنگی کورد دەکاتە پشتیوانیەک بۆ بابلیۆنی ڕێیانکلدانی. مامەڵەکە تا بڵێ ڕووخێنەر بوو وای کردووە لایەنگرانی یەکێتی لە بافڵتاڵەبانی تووڕە بن و بکەونە پرسیارکردن. پرسیاریەوەی بۆچی دەنگی کورد بە بابلیۆن فرۆشرا. ڕاستی و هۆکاری سەرەکیەم جوڵەی یەکێتی گیان لە سات و سەودا سیاسی و ئابوووریەکانی بافڵتاڵەبانی لەگەڵ بزوتنەوەی ڕێیانکلدانی بۆ بێهیوایی و نەبوونی سانگ نەبوونی جەماوەر و قورسایی و متماری یەکێتی لە ناو خەڵکی دهۆک دەگەڕێتەوە چونکە لە هەڵبژاردننی پێشوشدا لە پاش پارتی نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامیەوە دەنگی هێنا و تەنیا کورسیەکی بۆ خۆی مسۆگەر کرد. ئێستاش هەرە و کورسیە و دەنگی ئەندامەکانی بە ڕێیانکلدانی و بزوتنەوەکەی فرۆشتووە و دەیەوێت بەم شێوەیە درێژە بە پەیوەندیەکەی لەگەڵ ڕێیانی هاوپەیمانی بدات. ئەرەماش نیشانەی گەورەترین شکستی یەکێتیە لە پارێزگەی دهۆک و دەڤەری بادینان.